سڵاوت لەبێ پێت وایە بۆچی حکوومەتتی هەرێمی کوردستان پابندی بڕیارەکانی دادگای فیدراڵی نابێت ئایا بم بڕیارانە قواری هەرێمی کوردستان دەکەوێتە مەترسیەوە؟ سپاس بێگومان ئەمە کۆمەڵک هۆکار هەیەەوە پەیوەندی بە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و هەیە و سەرڕای هەموو ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و عێراق بوونەتەوە کێشەی سەرێکی ئێمە بۆ ڕوبەڕووبوونەوەی بەغدا و سەرجەم نارەکانمان کێشە ناوخۆیەکانی خۆمانە بە تایبەتی پرسی نەتەوایەتی و ناڕێکی لە هەرێمی کوردستان و نەبوونی گوتارێکی نیشتیمانی بۆ ئاراستەکردنی سیاسەتی هەرێم بێگومان ئەمانە کۆمەڵێک دەرد کۆمەڵێک نەخۆشی بۆ هەرێمی کوردستان هێناوە یەکێک لەوانە کە مەترسی هەڵۆشانەوەی قواری هەرێم بێگومان بەر لە هەر شتێکە ئێمە قسەی لەسەر بکەین بەر لەوەی قسە لەسەر دوژمنان و نارانی هەرێمی کوردستان بکەین قسە لەسەر خۆمان دەکەین کە هۆکاری هەڵۆشانەوەی هەرێمی کوردستانی هەرێمی کوردستان ئەگەر لە ڕووی قوارەشەوە لە ڕووی دەستوری عراقیشەوە قوارەکە بوونی هەبێت بەڵام لە ڕووی بنەما و لە ڕووی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان بێگومان قوارەکە بوونی نییە کاتێک تۆ هاوڵاتی موچەخۆر ژیانی لە مەترسیدا بێت و خزمەتگوزاریەکان لە مەترسیدا بن قواری هەرێم چ بوونێکی هەیە هیچ بوونێکی نییە بۆیە بەر لە هەموو شتێک کاتێک قسە لەسەر قواری هەرێم دەکەین ئەبێ قسە لەسەر گوتارێکی نیشتیمانی بەهێزکەین بۆی بتوانین مانا بدەینەوە بەر قەزیە نەتەوەیەکان مانا بدەینەوە بەر هەموو ئەو پرسە گرنگانەی کە کۆدەنگی نیشتیمانی دروستەکە لە هەرێمی کوردستان وەکوی کە باسمان کرد حکوومەتتی فیدراڵ دەیوێ موچەخۆران ڕێک بخاتەوە بەڵام حکوومەتتی هەرێم دژایەتیان دەکات هۆکار چی و چۆن خوێندنەوەی بۆ دەکەی من بە بڕوای من هەم بەغدا هەم هەرێمی کوردستان سوور نین لەسەر جێبەجێکردنی بڕیارەکانی خۆیاندا بەڵکو هەرپیان سوورن لەسەر ئەوەی کە قەیرانەکە قڕسترکەنەوە قەیرانەکە بە جۆرێک وێنا بکەن کە بێگومان بیخەن تاوانەکان بخەنە سەر یەکتر بەڵام بە بڕوای من هەردووچیان هەرێم و بەغداش لە چوارچێوەی یەک بنەمادا کار دەکەن ئەویش گوتارێکی سیاسی هاوبەشە کە لە بەرژەوەندی هاوبەشدا کۆبەتەوە مە بڕوای من نا بەغدا سوورە لەسەر جێبەجێکردنی موچەدانی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی موچە لە هەرێمی کوردستان و سەرڕای ئەوەش هەرێمی کوردستانیش پابەند نییە بەرامبەر بەوەوە بە بڕوای من دوولایانەیە قەزیەکەەوە کۆی ئەو پرسانە لەوەدا کۆ دەبێتەوە کە هەردووچیان دەیانەوە قەیرانەکە درێژترکەنەوە.